بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی هەڵەبجە وەک یەکەم فەرمانگەی فیدراڵی عێراق لە پارێزگاکەدا کرایەوە. لە یەکەم ڕۆژیکردنەوەی بەڕێوەبەرایەتیەکەدا پاسپۆرتدرا بە هاوڵاتیان و پارێزگاری هەڵەبجەش ڕایگەیان لەم ساڵدا چەند فەرمانگەیەکی دیکەی فیدراڵی دەکرێنەوە. وهیوادارین ئەم موسسەیە کە موسسەیەکی گرنگە لەناو موسسەکانی وزارەتی ناوخۆ مشتەرەکە لە نێوان حکوومەتی هەرێمی فیدراڵ و حکوومەتی عێراقی ئیتیحادی موسسەکانی تر لە مانگی داهاتوو، دوو مانگی داهاتوو، سێ مانگی داهاتوو کە هەمووی فەرمانی ڕسمی بۆ دەرچۆ بکرێتەوە. بەڕێوەبەری گشتی کاروباری پاسپۆرت لە عێراق ڕایگەیاند سەرجەم فەرمانە ئیداریەکانی بەڕێوەبەرایەتیەکە لە وەزارەتی ناوخۆی عێراق تەواوکراون. بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتیەکەش ڕێنماییەکانی بۆ هاوڵاتیان بەم جۆرە خستە ڕوو. لەسەر ڕێنمایی سەرۆکۆماری عێراق بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح ئۆفیسی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە بۆ تەواوی قەزاکانی ئەو پارێزگایە کرایەوە و دەستی بەکار کرد. بۆ ئەو مەبەستەش ڕەزامەندی لە وەزارەتی نێوخۆی عێراق وەرگیرا و ئێستا ئۆفیسەکە کار دەکات. ئەم بەڕێوەبەرایەتیە ڕۆژانە بەڕووی هاوڵاتیان ناکرێتەوە لە سەعات 8:30 هەتا کۆتایی دەوام. هەرچەنێک بێت ئێمە وەرێگرین و مامەڵەکانیان بۆ ڕایەکەین هەتا ببن بە صاحبی پاسپۆرتی خۆیان. ئەو پاسپۆرتانی دران بە هاوڵاتیان لە ناو پارێزگاکەدا ناوی هەڵەبجەیان لەسەر نەبوو. هاوڵاتیان هیواخواز بوون ناوی هەڵەبجە بخرێتە سەر پاسپۆرتەکانیان. هەستێکی زۆر خۆشم هەیە کە یەکەم کەس بووم کە پاسپۆرت دەربێنم و سوپاسی ئەو کەسانەکەم کە یارمەتیاندام. حکوومەتی عێراق لە 6/8/2018 فەرمانی کردنەوەی بەڕێوەبەرایەتیەکەی دەرکردووە. بڕیارە جگە لە پارێزگای هەڵەبجە مامەڵەی هاوڵاتیانی قەزاکانی سەی سادق و پێنجوێن و شارەزووریش تیایدا وەربگیرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.